بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر جار برایان پرسیارە کرێ دەربارەی چۆن ئێمە هەڵسوکەوت بکەین لەگەڵ مەسائلە جیاوازەکانە ئەوەی کە زانایان تایە جیاوازن. دیارە ئێمە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە هەندێک مەسائلمان هەیە جیاوازی نییە، یعنی هیچ جیاوازیەکی تیان نییە لە بنەما سەرەکیەکانی ئیسلامن. ئاەتی قورئان حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو مەسائلانیان بڕێتەوە، بۆ نمونە دەربارەی مەسائلی عەقیدە، دەربارەی بوونی خوای پەروەردگار، دەربارەی پێغەمبەرەکان، دەربارەی قورئان و هەروەها هەندێک مەسائلی فقهی و شەرعیش هەیە، بۆ نمونە نوێژ، یعنی پێنج فەرزەی نوێژ ئەوە خلافی تیان نییە کە نوێژ پێنج فەرزە، یان نوێژەکان بۆ نمونە نوێژی عەسر 4 ڕکاتە. ئەم مەسائلانە بڕاوەتەوە و هیچ خلافێکی تیان نییە و هیچ عالمێک و هیچ زانایەک بۆی نییە یعنی لەمە خلاف دروستکە. هەندێک مەسائلی تریشمان هەیە جێگای خلافن، جێگای ئیجتیهادن، نەسەکان لەسەری قەطعی نین، نە ئاەتی قورئان ئەگەر لە قورئانە هاتبێ بە قەطعی نەیبڕێتەوە، یان حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر هاتبێ نەیبڕێتەوە، یەکلای نەکردوتەوە. خوای تەعالی لایەتی ئەو مەسائلانە مەسائلی ئیجتیهادی بن، چەند ڕەئیەکی تیا هەبێ زانایان ئیجتیهادی تیا بکەن. هەتا لە سەردەمی پێغەمبەریشا صلی الله علیه وسلم هەندێک مەسائل هەبوو سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خلافیان تیا دروست ئەبوو. ڕۆژێکیان دوو ئەصحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچن بۆ سەفەرێک، ئەگەن بە شوێنێک ئاو نییە، نوێژی هاتە سەرا، هەردووکیان تەیەمومەکەن. دوای ماوەیە کە ڕێیەکەن ئاوا بینینەوە، یەکێکیان ئەڵێ ئێمە بۆیە تەیەمومان کرد ئاو نەبوو، ئێستا کاتی نوێژەکەش ماوە، یعنی کاتەکەی ماوە، من دووبارە دەست نوێژەکرمەوە و نوێژەکەمەکەمەوە. ئەوی تریشیان وتی وەڵام ئێمە کاتێکە کاتی نوێژ هات ئاو نەبوو تەیەمومان کرد نوێژمان کرد، ئیتر پێویست ناکای من نوێژمان لەسەر ئین بۆ پێویست ناکات دووبارەی بکەمەوە. کاتی هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاریان لە پێغەمبەری خوا کرد، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەی کە دووبارەی کردوتەوە دوو جار ئەجری هەیە، چونکە دوو جار نوێژی عەسری کردووە، بەسی خوا بۆ لەبەر خاتری خوا کردوێتی و ئیجتیهادی کردووە. ئەوی تریشیان کە دووبارەی نەکردوتەوە ئەوە لەسەر سنەتی من ڕۆیشتووە، یعنی سنەتی منی جێبەجێ کردو، خۆ بەوەی تریان نەیفەرموو تۆ بیدعەت کردووە، ئەو لەبەر خاتری بێ ئاوی تەیەمومی کردووە، کاتی نوێژەکە ماوە ئاوی بینی کەوا بوو دووبارەیە کاتەوە، دەست نوێژەکرێت دووبارەیە کاتەوە. تەماشای پێغەمبەرکان صلی الله علیه وسلم چۆن معاملە ئەکا لەگەڵ ئەم حاڵەتانە. دیارە زۆر لە مەسائلە ئیجتیهادیانە هەیە، ئەکثر من ئەن تحصا، وتراوە زیاد لەوەیە کە ئێمە بیژمێرین. بۆ نمونە یعنی ڕەنگی ڕیش، یعنی ڕیش سبوخکردن طبعا سنەتە ئینسان مووی سپی سبوخکە، بەڵام لەسەر ئەوەی ئایا سبوخکە بە ڕەش بکرێ یعنی چۆنە؟ طبعا ئەمە لەسەر ئەمە چوار ڕەئی هەیە، عولەمایان ئیجتیهادیان کردووە بەپێی ئەو حەدیثانەی کە لەو بارەوە هاتون بەپێی قەواعیدە ئوسوڵیەکان، چوار ڕەئی لەسەر ئەم مەوزوعە دروست بووە. هەندێک ئەڵێن هەر ڕەش حرامە بەگشتی، هەندێک ئەڵێن ڕەش بۆ ئافرەت حەڵاڵە بۆ پیا و حرامە، هەندێک ئەڵێت ڕەش ئاعتیادیە مباحە و حەدیثەکان بەو شێوە نییە کە ئەوانی تری تێگەیشتون و وەڵامی حەدیثەکانە دۆن. هەندێکی تر ئەڵێن باش وایە بە زەرد و سوور بکرێ بە ڕەشیش بکرێ ئاساییە، بەڵام باشتر وایە بە ئەویان. یعنی مەسەلەیەکی دەست نوێژ لە ئافرەت ئەشکێرە، دەست پێوەدانی ئافرەت یعنی دەستی پێوە بدەی پێز لە پێز بدا، یعنی کۆمەڵێک لە زانایان وتویانە ئەشکێت، شافعیەکان کۆمەڵێکی تر وتویانە ناشکێت، هەر ناشکێت و ئاعتیادیە، و کۆمەڵێکی تر وتویانە بە شەهوەتەوە ئەشکێ. بەڵگەکانیشیان ئاەتی قورئانە و بەڵام ئاەتەکە یەکلای نەکردوتەوە، مەجالی ئەوەی تایە کە ئیجتیهاد بکرێ. خوای تەعالی فەرمێتی ئەو لامەستوم النساء، فەرمێتی ئەگەر دەستان ئەگەر لەمسی ئافرەتتان کرد بە پیاوان، ئەگەر لەمسی ئافرەتتان کرد، یەکێک لەوانەی کە ئەبێ ئینسان دەست نوێژی بۆ بگرێتەوە ئەگەر لەمسی ئافرەتی کرد. طبعا لەمسەکە کۆمەڵێک یعنی بە زاهیر لی تێگەیشتون، لەمس ئەوەیە دەستی پێوە بدەیت، شافعیەکان لەسەر ئەمن. کۆمەڵێکی تر هەر لە سەحابەی پێغەمبەری صلی الله علیه وسلم ابن مسعود وا تێگەیشتووە کە دەستەکە دەستی پێوە بدەیت، بەڵام ابن عباس وا تێگەیشتووە لەمسەکە بە معنای جوودبوونە، نەک بە معنای دەست پێوەدان. و طبعا هەر لە ئاەتی قورئان بەڵگەی بۆ دێنێتەوە.
هەر لە ئاەتی قورآن بەڵگەیت بۆ دێنێتەوە ئەوەی ئینەکەی فەرمایشتەکەی مەریەم کە کاتێک جبریل فەرمووی مناڵتە بێ فەرمووی چۆن مناڵمە بێ لە کاتێکا لەم یەمسەسنی بەشەر يعني فەرمووی کەس لەگەڵ ما جیماعی نەکرد خۆ خەزێک لەم یەمسەسنی بەشەر ئەوە نییە کە کەس دەستی پێم وەنەداوە ئەوی تریشیان کە بە معنای لەمس تێگەیشتون لێ ئەویش هەر ئاەتی قورآن دێنێنەوە ئەفەرمن فەلەمەسوه بأيديهم فەلەمەسوه بأيديهم هەر ئاەتی قورآنە ئەم والی تێگەیشتووە ئەویش والی تێگەیشتووە ئەوانەیشی کاڵێن بە شەهوەتەوە دەستنوێژ ئەشکیاڵێن بۆ بە شەهوەتەوە دەستنوێژ ئەشکی چونکە ئینسان کە شەهوەتی هەڵسا و دەستیدا بە ئافرەتەوە ئەوە شەهوەتە بێتە مایەوەی مەذی دابەزێ لە گیانی ئینسان ئەو ئاوەلیقە دابەزێەوە پێش جیماع دابەزێ مەذیش یعنی ئەبێتە مایەی ئەوەی کە ئینسان دەستنوێژی بشکی بۆیە دەستنوێژ بگرێتەوە یعنی ئەم ڕەیانە هەموو لەناو ئەهلی سونە و جەماعەیە و هەمووی لە عولەما گەورەکان و لە سەحابەوە ئەم ڕەیانە دروست بووە یعنی تۆ چۆن معاملە لەگەڵ ئەم ڕەیاناکەی خەڵکی عوام یەکسەر ڕەنگی تێکەچێ یەکسەر چۆنە بێ و سەرتان لەم عالەمە تێکدا و بەسەر لە عالەم بۆ تێک چووە خەڵک وا هەیە من ئەم بابەتە خلافیانە جاری وایە باسەکەم ئەڵێ آخر مامۆستا مەلافایق خەزی مامۆستا محەممەدی مەلافایقە ناژدانێت ناوی مامۆستا محەممەد مەلافایق وای وت کەن مەلافایق ئەوەی وتۆ منش ئەمە مەڵێت چیتە مامۆستا هەڵۆ وایەژێ مامۆستا هەڵۆ وایەژێ من ئەو ڕێی هەڵبژە منش ئەمەم پێ باشە ئەوەی بە صحیحە منش یعنی هیچ کێشەیەک نییە شافعی ڕەحمەتی خوای لێ بێ جاری وایە مالک مامۆسای بووە ڕێیەکی تری بووە ئیمام ئەحمەد ئیمامی شافعی مامۆسای بووە و ڕێیەکی تری بووە ئەمە ئیجتیهادیە ئەم مەسائلانە مەسائلێکی ئاساییە ئێستا دینە سەر ئەوەی کە تۆی موسڵمان چۆن معاملە لەگەڵ ئەمە بکەی یعنی تۆ کاتێک ئەبینی مامۆسایەک ڕەیەکیە مامۆسایەکی تر ڕەیەکیە جاری وا هەیە 34 ڕەی هەیە وەکو وتمان مەسئلەی وا هەیە لە فقها لە بابی طەهارە 20 ڕەی لەسەر هەیە بەخوا 20 ڕەی 20 ڕەی یعنی 20 قەول وتراوە تۆ چۆن معاملە لەگەڵ ئەمانە ئەکەی من ئەم قسانە طبعا بۆ بەعام بۆ جەماوەری مسلمانانی شێکم لەگەڵ بەڕێستانە بەڵام يعني زۆر گرنگە ئێمە چۆن معاملە لەگەڵ ئەمە بکەین فێر ببین چۆن معاملەی لەگەڵ بکەین طبعا معاملەکردن لەگەڵ ئەمە ئەبێ بەم شێوازە بێکە ئێستا باسێک سەیرەکە ئەم مەسەلە بزان مەسەلەیەکی بڕاوەیە یان نەبڕاوەیە يعني مەسەلەیەکی یەکلایکەرەوەیە ئەوەیە کە بنەماکانی سەرەکی ئیسلامە یا مەسەلەی اجتیهادیە ئەگەر بنەماکانی سەرەکی ئیسلام بۆ هەر مامۆسای مخالفەکە گوناحبارەکە باوەڕ ناکەم هیچ مامۆسایەکی ئاینی لە مەسائلی قەطعی قسەی کردبێ ئەمێنێتۆ سەر مەسائل اجتیهادیەکان تۆ چۆن معاملە لەگەڵ ئەوە ئەکەی مامۆسا مەلا فڵان وای وتۆ مامۆسا فڵانیش وا ئاڵێ من چی بکەم براکەم ئەگەر خۆت توانات هەبوو ئەدیلەکە سەیری بەڵگەکان بکەی بەڵگەی کامیان پێ بەقەوەتر بێ ئەوە طبعا شوێنی بەڵگەکانەکەوی ئەگەر توانای ئەوەت نەبوو کە زۆرینەی خەڵک توانای ئەوەی نییە یعنی سیر کە بزانم چی مامۆسایەکت لەلا جێی ثقەی و متمانەیە چی مامۆسایەک لای تۆ جێی متمانەیە یعنی متمانەت بۆ دروست بووە بڕێ بەسەر ینی متمانەت بۆ دروست بووە بەهۆی بڕێ هۆکارەوە کە ئەم مامۆسایە جێی متمانەیە ینی سەیرەکەی علمەکەی زۆرترە سەیرەکەی تەقواکەی زیاترە سەیرەکەی ئەم مامۆسایە زۆر لە حەق و نزیکە زۆر لە سونەتی پێغەمبەر نزیکە لەو حاڵەتە تۆ شوێنی ئەو مامۆسایەکەوی ئەوڕی پرسیار لەو مامۆسایەکەی و فتوای ئەو مامۆسایە وەرەگری و ئین شاء الله تعالی گوناحبار نابی ئەگینا خۆت تێک دەیت و وەزعی خۆت تێک دەیت و بۆەوە ئەو وایوت و بۆ ئەم وا ئەڵێ ئەمە کۆتایی پێ نایە ئەمە خۆ مەسئلەیەک نییە و دوو نییە و سێ نییە تا ئێمە گەرەکمان بێ هەموو مامۆسایان وەکو یەکوابن یعنی ئێستا باسی کەم هەر لەم شوێنە ئێستا لە ماوەی 2 دقەیە 100 مەسئلەتان بۆ باسەکەم لەو بارانەوە کە هەمووی مەسائلی جیاوازیە وخوای تعالیش یەکلای نەکردوتەوە پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم یەکلای نەکردوتەوە جا ئەبێ ئێمە دڵمان فراوان بێ و بەم شێوەیە کە ئێستا باسم کرد متمانەترین مامۆسا لای تۆ کێیە بە قسەی بکە و گوناحبار نابی ئین شاء الله تعالی